بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ژنان ئاماری 6 مانگی توندوتیژەکانی دژ بە ژنانی بڵاو کردەوە و چالاکێکی ژنانیش ئامارەکە بە مەترسیدار دەزانن. دوێنێ لە شاری هەولێر لە میانەی بەڕێوەچوونی گفتوگویەکی کراوە لە بەڕێوەبەرایەتی توندوتیژی ژنانەوە ئاماری 6 مانگی ئەم ساڵاش کراوە. لە ئامارەکەدا هاتبوو لە یەکەم 6 مانگی ئەم ساڵدا 16 حاڵەتی ژن کوشتن تۆمار کراوە و هەروە 47 ژن پەنایان بۆ خۆکوشتن بردووە و هەر لەو ماوەیەدا 135 ژن سوتاون و ناوی 52 ژنیش تۆمار کراوە کە گوایە خۆیان سوتان دەبێت. هەر لەو 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 45 حاڵەتی توندوتیژی سێکسیش تۆمار کراوە. لە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردووش 21 حاڵەتی ژن کوشتن تۆمار کرابوون، هەروە 39 ژن پەنایان بۆ خۆکوشتن بردەبوو، هەر لەو ماوەیشدا 117 ژن سوتابوون. هەر لە 6 مانگی یەکەمی ساڵی پێشوو 63 ژن دانیان بۆدا ناوە کە خۆیان سوتاندووە. دەربارەی توندوتیژی سێکسیش لە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو 70 حاڵەتی توندوتیژی تۆمار کرابوون. چالاکوانانی بەرگریکار لە مافەکانی ژنانیش ئەو ئامارە بە مەترسیدار دەزانن بۆ سەر ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستاندا.